کوردستان پەناگەیەکی ئارامە بۆ زۆرێک لە پێکاتە نەتەوەیی و ئاینی و ئاینزا جیاوازەکان. لەبارەی ئەو پێکەوە ژیانەی هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ پاش 2003 عێراق بۆتە وەکو تائیفە و نظامی تائیفی زۆر بۆتە ناو عێراق. کوردستان بۆتە وەکو نمونەیەک. کوردستان حتا ئیستا چەند ئیشێک هەبوو، چەند کێشە هەبوو ناو عێراق، هەموو بەتایبەت عەرەبەکان مسیحیەکان هەمویان هاتینە کوردستان چونکە دەزانن ئەو جێە بەڕاستی زۆر بە ئازادی ئەتوانی بژی بە ئارامی بە کەیفی خۆیان دەسوڕێنەوە ناو شارەکەشیش جوانە ئەمینە. لەبەر ئەوە شتێکی بەڕاستی نمونەیەکی زۆر جوان عێراق. ئەم بخۆ کوردستان دەوڵەتێک دموکراتیە، هەموو دەوڵەتەکان ژیانەکان ئەو هەموو دێدانە، یعنی کوردە، عەرەبە، مەسیحی، ینی گیانێکی زۆر باشە. کوردستان پایتەختی خۆشەویستی. سروشتی کوردستان بە شێوەیە کە پێشەوەی بڵێم تایبەت بە ناوەکەیکەوە کوردستان واتە خاکی کوردان، بەڵام لە ڕاستی داوان نییە. ئەم خاکە خاکیشی بەتەنها بۆ کورد نییە، بەڵکو بە هەموو پێکهاتە جیاوازەکانەوە لەسەری دەژین، بە هەموو ئاینە جیاوازەکانەوە. ئەوەی زیاتر کوردستانی جوانتر کردووە بەڕای من ئەو پێکەوە ژیانەیە لە کوردستان و سێرکردنی هاوزمانان و زمانانی جیاواز و ئاینەکان جیاوازتر لە ئاینی خودی خۆمان بە شێوەیەکی مرۆڤ دۆستانە.